بله تماشاوانین هیجا بنگهین ترکیه ایکو ناوچه کم کرنا شربون او بنگهن ایکو دچرچویا لحب هاتنا ناف بین ترکیه و روسیا و ایران ده هاتن دانین لی پشتی پروسه که کو نهاجی بری بدچه به ناوبینکاریا بناوبینکاریا روسیه دسته کم دن هاجی تی آخافتن کو اگر دست بیکرنا ایرانی جی کو بری ناوی پروسه هیا کو وساتی بنافکرن پروسه آسایبونا پیوندین ترکیه و سوریه تماشاوانین هجا گریدای وی مجارجی سیامند حاجو سروکی شپیلا آزادیا کردستانی الاستودیو میوانی منه بخیر هاتی که سیامند که سیامند پروسه یا کود ناف بینا ترکیه و سوریه ده دست بکریه کو پیوندی وان آسایی ببن بناف بینکاریا روسیه دست بکرده تبی پروسه چاوادن از باور اف هلبجاتنی ترکی و گریداینا امزانن ترکی او حکومتا پیشی بوختا شورشا سوری دست بکر پشگرتیا ملتی سوری کر پشگرتیا شورش کر و پشگرتیا ریکبری کر و داخواست کر گو اف رژیم ری بده هلبجارتنا سوری چه ببه وکم گو حکومتا پیشی بو پشگرتیا ملتی سوری شورشا سوری کر ایرو امزانن ترکی همبری هلبجارتنایا و تركيا دصالي شويدا ملطي تركي جهانة بهوري كي أفهنا بريزي دل سوري سببا كان مشكلة إقتصادية قول تركي شيد بن سببا كي جو أساسينا جو اقتصاديات تركي تيكد شيء وقالك جارا الولايات الأوروبية جو روشا ولايات روشا إقتصادية خراب دبي سبب تخنا پنابر والتركي جي أو بو غلي برسيني تعليد بن دي خويا كرم بكي أكابي هالبجارت ناصر نكبي وأف سببكي أساسية بهوريام ده جو أردوغان تخوازي جملاتي تركرا بخواز بدي خويا كرن أزي پنابري سوري وغرين ورشا اقتصادي إقتصادي باش ببي لو ما جي إصلاحات كم بعد غنوستان تخوازي ده هم مجارك سركيا كل ورجي هيا كي سيامن يعني تركيا دفان سالان ده پشتگیری هری بهیز یا اپوزیسیون سوریه بوده و یک مرجن دولت سوریه یا اصایبونا پیوندیان اوکو ترکیه و پشتگیری آخه جبو اپوزیسیون سوریه راوستی نرخاندن آتب. اوی ببی هک براستی تکلی باش ببین و دانستان نات خوازه اردوغان بشار اسد ربکه و قلس ببن او آریکاریاش اپوزیسیون رته و گلکی قلس ببی بلکی بسکنیشی امزانن هجمارک ریکبریا سوری لترکی دمینی بهوریا مده نمکاری الترکی بمینی هنگی حکومت AKP هک سرد سلاتی بمینی و مجبور به تکلیه قطب کشور از بهارت کم بشار اسد و نحاضر به تکلیه اردوغان بحكومة AKP ربكي جوهمبري بحكومة تكليه خا بأوبوزيسيونيرا نسكنيني يعني كي معي أريكارية سرواب سكني أمزان بشك جعردي سوري بن كنترولا أوبوزيسيوني أو أوبوزيسيون بسكاري ويعردي بن كنترولا خو بهيليش بر حكومة تركي بش جرا جواره ليش المجارة كي قال لك يجرين كيسيما يعني جر پروسه بر به آسایبونه که پیوندیان دنا بین انقره و شامی ده بچه تیوی واقعی کو اپوزیسیون لسر وان جهنگو کنترل کریه لاواز دبه حتی دکاریش دست بده هر وها او جهنگو ترکیه بخواه داگیر کریه لی تسلیمی هن گروبین چکداری نزیکی خواه کریه چی بوانتی کرم وكم قود بهور يامده و اپوزيسيون نكاري كنترول سر واهريما بكي تش إدلب در دورا إدلب تش عفرين سريك هانية وتسليمي نظامي بكي بهور يامده بس بهور يامده أو آلية سرد كذي بهور يامده روسيا دسبيكا 2015 هم زانن بري روسيا بروسيسا سياسي ده دوراوي زيدين ابو بيشتي 2015 دوراوي چه بو جنگي و ريكبري ضعيف تبي موقفي
ڕۆژئاوا وڵاتی ڕۆژئاوا ئەمریکی و ئۆروپی و ترکی مووقفێواناکێت سووری دەزعیفت بێ ئۆپۆزیسیۆن ڕێکبەری زەعیفت بێ و رووسیا ڕۆ سیاسەتا خۆ سەر دکەوێ و هەکە ئەفغانستان سەرکەفتی بن ئەس بە هەردکم ئالیێ استیفادەژێت کێ و سەرکەفتنەکە مەزن ژێرە رووسیایە نها يعني پرۆسەیەکی گەلێکی تەبلی هەبێ لە ئالیەکی رووسیا ئیران و سووریا و لە جەبهەکی جودا بوون و تورکیا وڵاتێکی ئەندامی ناتۆ یعنی بڤێ دۆرپێچکردنا تورکیە د پەیوەندیال گەل شامێدە سەکنا وڵاتین ڕۆژاوا سەکنا ناتۆ یعنی دکاری چی بێتە دەنەرکەین باوەڕکردن کارن تشتێکی بکەین پرۆسەسا سیاسی گشتی تت دەورە ڕۆژئاوا وڵاتی ڕۆژئاوا نینە یعنی ساڵا 2015 مگوت رووسی دەورە ئەساسی سیاسی پرۆسەسا سیاسی حتا جنێف دەورە وڵاتی ڕۆژاوا یەکیتیا ئەوروپا ئەمریکا ت دەوراوە نینە رووسن یێ بریار دەستێ وادە چ بریاری سیاسی وەرنەستاندن دەستێ رووسیادی و رووسیا ji بۆی ئەفغانستاندن سەرکەفتی بن تخوازی ئەیرانیژی بینێ سەرخەتێش بەر ئیرۆ وڵات حکوومەت هەنێک کارن تەسیرێ بەشار ئەسەد و لە حکوومەتا سووری بکن ڕەژیما سووری بکن ئەیران و رووسن ji بۆی سەرکەفتی بن ئەفغانستاندنێ بە حکوومەتا ترکی و سووری تخوازی ئەیرانیژی بخی شریکێ ڤادانوستان ناش بەرگۆ ئەیران دژی بوێنە سەرکەفتی بن لۆمە بۆگدانۆف بێژی ئەم دخوازن ئەیرانجی ئەریکار بنج بۆ ئەفغانستان نێها سەرکەفتی کەکی سیامەد نها لەسەر هەردێ ڕاستیەکشی هەیە و بەشێک خاکە ڕۆژەبایی کوردستانی و خاکە باکوور و ژلاتی سووریەک و دبن کۆنتترۆلا هەسەدەدەیە هەسەدەژیت پەیوەندیان خۆدە لەگەل ئەمریکایی زیاتر خودی پەیوەندیە یعنی ئەڤێ کەفتن بچی شێوەی دکارە باندۆرێ لە ڕۆژەبایی کوردستانی بکە باکوور و ژلاتی سووریە بکە تایبەتجی لە پۆزیسیۆنە هەسەد ئەس بە هەردکومەی باندۆرەکە مەزن سەر کوردستانە سووری هەبی ئەمزانن کوردستانە سووری هەرێمەی کوردی ئیرۆ نەگرنگنج ئەمریکیارە ئەمریکی کۆنتترۆل لە ڕقا و دێرە زۆرێتکن هەرێمەی کوردیە سینۆری ژوارە نەگرین ئەس بە هەردکم گاوا پێشیوێ ئەو بێ ئیدلب عفرین و سەرێکانیەوێ کەوێ دەستێ نیزامێدا نیزاما سووری و گاوا دووەوەی کوردستانە سووری بێ هەکە ئەمریکی بمێننجی و ئەمریکی هەرجار ددنە خویاکردن ئەم نەهاتنەش بۆی دموکراتیە بێنە سووری ئەم نەهاتنەش بۆی مافێ کووردا بپارێزن دەبێژنجی دانووسانێمەی دیپلۆماسی نین دەبێژن ئەم هاتنەش بۆی شەڕێ داعش بکن و ژوارە گرنگە ڕقا و دێرە زۆر بەر مرکزەکە داعش ڕقا و دێرە زۆر بوو ئەو دبینین هەرێمەی کوردی یەسی نۆری داعش لێنە گەلێکی بەهێز بوو ت پێویستی نینە پشگرت بن جوا هەرێمارە لۆمە هەکە بمێنن وێ ڕقا و دێرە زۆڕێ بمێنن منتیقەی کوردی وێ نیزام لێڤەگەری ئەف منتیقا ئیرۆ بێت بن ئیدارا پێدێدە یەسی نۆری ئەس بە هەردکم گاوا بێ پشتی وەکەم گۆ ئیدلب عفرین سەرێکانیە وێ منتیقا کوردی سینۆری وەکە پرسا داوی بکەم کە کەیسیامەندیانێ ئەف یەکتێبێ واتەیەک و مەترسی لەسەر ڕەوشە ڕۆژاوایی کوردستانی و ئیرۆ ڕێڤەبریە خۆسەر لێ دەرێ هەیە ئیدارەیەکە یانی ئەم بێژم کوردی لێ دەرێ هەیە و مەترسیا تێکچوونا وێ کەیانەیە چێ بێ ئەس دوێ باهۆریە دەما و ئیرۆ هەیفپەیڤە ناکەرایاندا خویاکردن ئەس باوەڕکم شەنسێکی دیرۆکی کووردە هەبوو vê nîzamê têk bibin û bihêlin bi herfê destpêka şoreşa Sûrî got Kurda Kurd yanî wextakera yan dibêje Kurda nehişt nîzam herê qezda wî nake PKK û pêdê nehişt nîzam têk herê ev nîzama got piştî sala 2011 zêdetirî 300,000 kes kuştiye kesê sivîl ne kesê leşker ew hejmareke cudaya sebeb bû got zêdetirî 7 milyona bibine penaber kerayan hevpeyvî naxwe de dibêjê em sebeb bûn got serdesthilatê me ev rastî tiştekî gelek gotineke gelekî xetere tevlû ji me re zelal bû got danûstanê PKK û Sûrî hebûn û teslîma herêma me daxwaza nîzamê teslîmî PKK kirin was ev cara pêşiye got
مەسئولێکی پێکاکات بێژێ مەکاری بوو بهێلن نیزام تێک هەرێ ومە نەهشت ژبەر دژمنێمە تورکایە و نە نیزام بوو ئەف تشتێکی گەلێکی خەتەرە بەش بۆی وەرمە پرساتە بە هەوریان دە کوردستانە سووریەکە وسا بەردەوام بێ و ئەف تێکلیێ ترکی و سووری سەرکەفتی بن مەترسیکە مەزن هەیە کوردستانە سووری گۆ نیزام وێ ڤەگەرێ هەرێمێژی وەختێکی کورتخێ بن کۆنتترۆلاخۆ بە سرەقا و دێرە زۆر بەرکی ئەمریکی لێ دێبنێن بلێ گەلێکی سپاس یەمان تاجۆم سەرۆکێ شەپێلە ئازادیا کوردستانی ستودیۆی میوانی سپاس خۆش